بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. لەخوا پاڕێمەوە طاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵ کات ئینشاء الله. داوا لەخوا دەکەم وەکو چۆن لێرە کۆبووینەتەوە لە ماڵەکەی خۆیدا عیبادەت دەکەین، ئاوا لە بەهەشتەکەی خۆیان ئینشاء الله کۆمان کاتەوە. صفة أرض المحشر، زەوی مەحشەر چۆنە؟ ناونیشانی باسی ئەم شەومانە کە شەوی 25 ڕەمەزانە، ئەو زەویەی کە لە قیامەتە خەڵکی لەسەری حەشر ئەکرێت زیندوو دەبنەوە، چ ئەرزێکە، چ زەویەکە، سیفەتی چۆنە، ئایا ئەو هەموو خەڵکە چۆن لەوێ جێی ئەبێتەوە؟ زەوی مەحشەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرموودەکانیە بۆمانی باسەکات، و لە قورئانی پیرۆزە خوای گەورە جەلە جەلالوه لە چەند ئاەتێکە ئاماژەی پێ کردووە بۆ ئەوەی غەریب نەبین کە چووینە ئەوێ بیناسینەوە، بزانین چۆنە، بە نیشتیمانی خۆمانی بزانین، چونکە لەسەر ئەو زەویە کارتەکە وەرئەگرینەوە کارت. هەر قوتابیەک ناجح بێت لە هەر مەکتەبێک سەری ساڵ دەرەجەکەی وەرگرتەوە بە ناجحی و یەکەمی، هەرگیز ئەو مەکتەبەی بیر ناچێتەوە، وایە وانییە؟ هەرگیز ئەو مامۆسایە بیر ناچێتەوە کە لەوانەکەیان دەرچووە بە دەستی ڕاست کارتەکەی وەرئەگرێت ئەڵێ دەرچووم. ئەو زەویە، لەو زەویەدا ئێمە نامەی ئەعمال وەرئەگرینەوە. ئیتر خوا پەنامان بە هەیە ئەصحاب الشیمالە، هەیە ئەصحاب اليەمینە، خوا بەنسیبمان کە ئینشاء الله. هەیە بەدەستی ڕاست نامەی ئەعمال وەرئەگرێتەوە، هەیە بەدەستی چەپ، خوا پەنامان بە، هەیە لە پشتەوە وەکو ئیهانەیە کارتەکەی پێ ئەدەن. وأما من أوتي كتابه من وراء ظهره، العياذ بالله، وكو إهانيك لبشتي وأيدنو. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي أرض المحشر، أو زويي خلقي لسر حشر أكريت، جمع أكريتوا كو أكريتوا بو حساب كتاب. أرض بيضاء، زەویەکی سپیە، زەویەکی چۆنە؟ سپی، نەقیە کەالفضة المذابة، پاک سپی وەکو زیوی تواوە وایە. ڕەنگی زەوی مەحشەر کە خەڵکی لەسەری کۆ ئەکرێتەوە هەموو عالەم لە ئادەمەوە تا ئاخر کەس، زەویەکی زیوینی سپیە وەکو زیوی تواوە وایە، پاک. قاع صفصف، واتە ڕێکە ڕێک، یعنی مستەقیمە، یعنی صافە. ئەم مێزە چەند صافە، لەم مێزە صافترە. خوا لە قورئانە باسی ئەکا، ئەفەرمێ لا ترى فيها عوجا ولا أمتا. لەو ئەرزەی کە خەڵکی تایە حەشر ئەکرێ، زەویەکە نە لاروێریتیا ئەبینی
نەچاڵایی تیا ئەبینی ولا ئەمتا ینی ولا حفرە ولا تەلە نەتەپۆڵکەی تایە نەچاڵی تایە نەشیوی تایە نەدۆڵی تایە صاف قاعا صفصفا لا ترى فيها عوجا ولا أمتا زەویەکی صاف نە لاروێرە نە هیچ ڕێک. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی زەویەکە لەم تصنع عليها معصية قط زەویەکە لە ژیانی ئەو زەویەدا گوناحێکی لەسەر ئەنجام نەدراوە. زەویەک کە گوناحی تیا ئەنجام درابێت بۆ حەشری ئومەت ناشێت، بۆ حەشری مەخلوقات ناشێت. يوم تبدل الأرض غير الأرض ئەم ئەرزە نامێنێت، ئەم زەویە نامێنێت. بۆ؟ چونکە ئەم زەویە بەنی ئادەم بۆگەنی کردووە. ظهر الفساد في البر والبحر. تەنانەت فەسادی ئینسانەکان گەیە دەریاکانیش، دەریاکانیشیان بۆگەن کرد، هەوایان کش و هەوایان تێکدا. ئینسان ئەبینی خواردنی بەحر خواردنێکی سەلیمە، ئەویشیان پیس کرد. هەنگوین خوا ئەفەرمێ شیفایە، ئەویشیان تەزویر کرد. ماسی بەو پاکیە ئەویشیان تەزویر کرد. ڕوەک میوە سەوزەوات بەو جوانیە کە خوا خەڵقیەکە ئەویشیان کرد بە خامی پلاستیکی، ژیانیان تێکدا. خەریکە طەبەقەی ئۆزۆن نامێنێت. ظهر الفساد في البر والبحر. طبقەی ئۆزۆن طبقەیەکە لە بینی ئێمە و خۆرایە، خەریکە کونی تێ ئەبێت. بەهۆی ئەو نەمانی ئەو طبقەیەوە خەڵکی تووشی سەرەتان ئەبێت. ڕاستەوخۆ تیشکی خۆر نایە لە زەوی. ئەو ئەشعەیە ئەو فلتەرە هەیە پێڵەن طبقەی ئۆزۆن. ئەو طبقەیە نایەڵێ ڕاستەوخۆ تیشکی خۆر با لە زەوی. خەریکە بۆهۆی دووکەڵ و ئەتۆم و شەڕی عالەمی و تاقیکردنەوەی سلاحەوە کونی تێبووە. کەواتە ئەم زەویە نامێنێت. يوم تبدل الأرض غير الأرض والسماوات. زەویە کە زەوی مەحشەر گوناحی تیا ئەنجام نەدراوە. ئاسمانەکانە پێچرێنەوە. يوم نطوي السماء كطي السجل للكتب. وەکو چۆن ئەم دەفتەرە ئاوا ئەپێچیتەوە ئاوا خوای رب العالمین ئاسمانەکان وا لێ ئەکات. وجمع الشمس والقمر. خۆر و مانگ لە یەک ئەدەن. نامێنێ ئەو شتانە. زەویەکی ترە. خوای گەورە ئەفەرمێ ئەو زەویە کێوی نییە. ئەو زەویە چییە؟ کێوی نییە. وتكون الجبال كالعهن المنفوش. ئەرێ ئێوە هینتان بینیوە لای هەلاج خروشی ئەکاتەوە؟ ئەو کێوانە کە خوا فەرمێ والجیبالە ئەوتادا، یعنی کێوەکانمان کردووە بە بزمار بۆ زەوی کە ڕایگرێت. وەتەت مێخ، ئەو مێخە ئەو کێوە علم کەشفی کردووە چەندی بەدەرەوەیە، ئەوەنە لە ژێرەوەیە. کێوی ئەزمەر، کێوی پیرەمەگرون چەندی وا لەسەرەوە، ئەوەنە لە ژێرەوە ڕەگی داکوتیوە زەوی مەحکەم کردووە. لە ڕۆژی قیامەتە زەوی مەحشەر ئەو کێوەی نییە، کێوی نییە صاف. کێوەکان کەلعیهن المەنفوش، وەکو خوریشی کراوەی لێت، نامێنێ حیچ. چونکە زەوی پێویستی بە ئەوتادی مثبتە نییە، خۆراگرتن نییە، نایەوێت. خوای گەورە ئەفەرمێ فەکانت وەردەتەن کەدیهان. تەواوتر نامێنێ ئەو شتانە. لە ڕۆژی قیامەتە ئەو شتانە نییە. و ئاسمانیش نامێنێ، ئاسمان نامێنێت. لە فەرمودەیەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئاسمانی خەڵکی بەهەشت عەرشی ڕەحمانە، عەرشی خوای رب العالمینە. لە فەرمودەیەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ
هەموو ئاسمانەکان، هەموو ئەستێرەکان، هەموو زەویەکان، هەموو بوونەوەر بە چاو عەرشی خوای ڕەب العالەمینەوە وەکو موروێک وایە لە سەحرایەکەوە دای ئەنەی بەو حاڵە دیارە. هەموو مەخلوقات بە چاو عەرشی خواوە ئەوەنە بچووکە. ئاسمانی بەهەشت عەرشی خوایە. ئەم هەموو مەجەڕەتانە هەمووی ئەتەقنەوە نامێنن. ئەو هەموو ئەستێرەکان، زوحەل، مشتەری، مانگ، مەریخ، هەموو گەل ئەستێرەکان، خۆر، ئەو وزانە تەواو ئەبن هەمووی. زەوی مەحشەر زەویەکە مەگە خوای ڕەب العالەمین وەسفیکە. ئەم هەموو کەونە ئەتەقێتەوە. خاوەنی فی الظلال ئەفەرمێ إن قنبلة الذرية والهيدروجينية التي اخترعتها البشرية بالنسبة إلى الانفجار الكوني الهائل آلة سجادة تلعب بها الأطفال. تقينوا قورك الرؤدا لقيامتا بيجاتني قيامت ئەفەرمێ خاوەنی فی الظلال ئۆتۆمەکان کە ئەتەقنەوە جەنگە عالەمیەکان ڕوئەدەن، دنیا کاول ئەبێت، ئەو هەموو تاقیکردنەوانە، ئەو هەموو شەڕانە، ئەو هەموو ئۆتۆم و ناپاڵم و زەمین بە زەمینانە، ئەو هەموو سارۆخانە، هەموو پێکەوە هەمووی بتەقنەوە، هەمووی پێکەوە دنیا کاولکەن بە نسبەتی تەقینەوەکەی ڕۆژی قیامەت کە صعق من في السماوات والأرض هەچی خەڵکی هەیە زندقی ئەچێت آلة سجادة تلعب بها الأطفال وەکو شەقشەقە وایە مناڵ یاری پێ ئەکا ها زەرزەڕەکە یعنی چەندێ دەنگی هەیە بە نسبەت تەقینەوەکەی ڕۆژی قیامەتەوە ئاوایە. هیچ نییە ئەمانە هیچ نییە. کەواتە ئێمە لە شوێنێ حەشر ئەکرێن ئاسمانی نییە، زەویە کە گوناحی تیا نەکراوە، زەویە کە سپیە، پاکە، جوانە، کێوی نییە، لاروێر نییە، تەختە، عالەم یەکتری ئەبینێت. عالەم هەموو کەسێ خەریکی خۆیەتی، عالەم ڕوتە، هەمووی وەکو چۆن دروست کراوە ئاوا دروست دەکرێتەوە، خەتەنەش نەکراوە. عائشە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم باشە چۆن خەڵکی سەیری یەکتری ناکەن کە ڕوتن؟ پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم فەرمووی عائشە ئیشەکە ئەوەنە گەورەیە خەڵک مەجالی ئەو شتەی نییە، ئەوەنە وەسعەکە خەتەرە، کەی خەڵک بیری وا بەلای ئەوەوە وەڵا فڵانە کەس جلوبەرگی لە بەرانیە، ئەوەنە کاتەکە خەتەرە. خوا لەو ڕۆژەدا ئینشاء الله ڕووسورمان کات. ڕووسوری ئەوەیە لەو کاتەیە ڕووسور بیت کە ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام فەرموو ولا تخزني يوم يبعثون. خوایا ئەو ڕۆژە زیندوت کردمەوە لە ئەرزی مەحشەر، خوا خەجاڵەتم نەکەیت. ئەوە دوعای ئیبراهیمە، خوا سەرشۆڕم نەکەی، خوا عارەقم پێ نەڕێژی، یا ڕەبی خەجاڵەت نەبم. ئەمە دوعای باوکی پێغەمبەرانە عەلەیهی سڵات وەسەلام. خوایا لە گوناحمان خۆش بیت، لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردووەکانمان خۆش بی. خوایا شیفای نەخۆشەکانمان بی، یا ڕەبی خوایا شیفای نەخۆشەکانمان بی. هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە، یا ڕەبی تۆ بە حاڵی ئەزانی، خوایا شیفای بی. خوایا شەوی قەدرمان بەنسیب بکەی، لە شەوی قەدرا ڕێزمان زیاکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایا دوعاکانمان گیرا بکەی، یا ڕەبی خوایا بۆ ئومەتی پێغەمبەر حەسێبمان بکەی، خوایا ئەوەی چاکە چاکی بۆ بکەی، ئەوەی خراپە خوایا باشی کەی، ئەگەر باش نابێ خوایا لە ناوی بەری، خوایا بە ئیسلامەتی بمان ژێنی، بە ئیسلامەتی بمامرێنی، خوایا بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله.